بێگومان لە هەرێمی کوردستان ساڵانە کۆمەڵێک ئامار و کێشە و دۆسیە هەیە لەسەر بابەتەکانی کێشە خێزانیەکان و وەلە ناویشیانە بابەتی کوشتنی ژنان کە ئەویش هەر بابەتی ناو زۆربەی جار بابەتی ناو کێشە خێزانیەکانە. ئێمە ڕۆژانە کۆمەڵێک ئامارە بیستین یاخود لە هەڵمەتەکانی 25 نۆڤەمبەر یاخود لە 8 مارسا کۆمەڵێک ئامارمان هەیە کە بەلایانی کەمەوە ساڵانە 50 بۆ 60 ژن ئەکوژرێ لە سەرتاسەری هەرێمی کوردستانە. بەڵام بەداخەوە تەنها چەند ڕۆژێکە و هەڵمەتێکی میدیایی لەسەرکرێ و قسە و باسی لەسەرکرێ، بەڵام دواتر هەم بە دوواداشون نییە هەم ئەو دۆسیانی کاچنە هەنێکیان ئەچنە ناو دادگاکانەوە، بەڵام ژمارەی کەم لەو دۆسیانە ئەگەن بە نەتیجەی خۆیان و بە ئامانجی خۆیان. ئەوش بە کۆمەڵی هۆکار و باسم کرد هەنێکیان ئەسڵەن ناچێتە ناو دادگاکانەوە بە هۆکاریەوەی کە کەس کاڵاکار نییە، بە هۆکاریەوەی کە بکوژ نادیارە، بە هۆکاریەوەی کە بە کێشەی کۆمەڵایەتیدا ئەنرێتوە لە ڕێگەی سڵحی عەشایرەوە چارەسەرەکرێ و ئەوانەشێت چەند ناو دادگاکانەوە وەکو پرسێکی جددی ئیشی لەسەر ناکرێ، زۆربەی جار شایەت نییە، بەڵگە نییە و کاتێکی زۆری پێچێ لە ناو دادگاکانە. بێگومان داکۆچیەکین لە کوشتنی هەر مرۆڤێک، ئێمە لەگەڵ ئەوانین کە هیچ مرۆڤێک بە بێ پاسا و بە پاسا و یاخود بە پێ پاسا و بکوژرێ، بەڵکو ئێمە ئەبێ قسە لەسەرۆکین کە یاسا سەروەر بێ واش کەسێک تاوانێکی ئەنجامدا لە ڕێگەی یاساوە یەکلای کرێتەوە. بەڵام لە ناویشیانە بابەتی کوشتنی ژنان بابەتێکی هەستیارە و دۆسیەکە زۆر هەرێمی کوردستان بە بابەتی کوشتنی ژنانەوە ناوبانگێکی ناشرینی دەستکەوتووە، بۆیە ئەبێ ئیشی جددی لەسەر ئەم بابەتە بکرێ و ئەبێت دۆسیی ژنان ئێمە نەک تەنها وەکو ژن سیر بکرێ، ئەبێ وەکو دۆسیەکی هەستیار مامەڵی لەگەڵا بکرێ، ئەبێت بە زووترین کات ئەم دۆسیە یەکلایی بکرێتەوە و ئەبێت وردەکاری زۆر لەسەر بابەتەکە بخێتە بەردەم دادگا بۆ ئەوی دادگا بە ئاسانترین و بە زووترین کات ئەم دۆسیە یەکلایی کاتەوە. بەڵام بەداخەوە لەبەر گرنگی نەبوونی ئەم دۆسیەیە وەکو باسم کرد لەبەرەوەی زۆر جار لە دۆسیەکانی کوشتنی ژنانە سکاڵاکارێکی جددیمان نییە و تەنها داواکاری گشتی کە ئەبێت بەمڕۆ لە هەڵسێ، بۆیە زۆربەی جار بەهۆی نەبوونی داواکارەوە، بەهۆی نەبوونی شایەتەوە، بەهۆی نەبوونی بەڵگەوە وەکو کەیسێکی جددی سێر ناکرێ، پشتگوێ ئەخرێ و بەڵگەکان زۆر جار لە ناو دادگا بە شێوازێکی زۆر خاو ئەچێتە پێشەوە کە ئەمەوە ئەکات تاوانباری ڕاستەقینە زوو نادۆزرێتەوە و زوو سزا نادرێت و نابێ بەوەی کە لە میدیاکانە قسەی لەسەر بکرێت کە چەند تاوانبارێکی کوشتنی ژنان لەم ساڵە سزایان بۆ دەرچووە یاخود بە سزای خۆیان گەشتون، تاکوەوەی کە ببێ بەڕەدعێک لە ناو کۆمەلگایەوە کەسێکی تر دیسانەوە بەم تاوانە هەڵنەستێت. بەخۆشبەختیەوە زۆربەی جار ئەو کەیسانەی کە هەمان بۆ لە ناو دادگاکانە و بۆتە هۆکاری سەرکەوتنی دۆسیەکە و بۆتە هۆی سزادانی تاوانبارەکە ئەوە بووە کە ئەندامانی خێزانەکە پاڵپشتی ئێمە بوون لە ناو دادگاکانە و پاڵپشتی ڕێرەوی دادگا بوون. زۆر جار برایەکی تاوان لێکراوەکە بەردەوام لەگەڵمانە بووە و هاوکاری ئێمە و دادگا بووە کە جاری وەها بۆ زیاتر لە 3 ساڵ بە دۆسیەکەەوە سەرقاڵ بووین. ئەگەر بەهۆی کەسوکاری کوژراوەکەەوە نەبێ کە ژنەکەیە ئێمە نەمانەتوانی بەردەوام بەشدار بوون لەگەڵمانە لە کۆکردنەوەی بەڵگەکان، لە ئامادەکردنی شایەتەکان، لە ئامادەبوونیان لە ناو دادگایە. بەڵێ چەند دۆسیەکی وامان هەبووە کە نەفەسێکی درێژیان هەبووە لەگەڵ دادگا و لەگەڵ ئێمەیە و زۆر جار لە دەرەوەی شاریش بۆ لە شوێنە دووردەستەکان بوون، بەڵام هەموو کات لە پێش ئێمە لە ناو دادگاکانە بوون. ئەمەوا لێکە کە هێز و تینێکەیە بە ئێمە و هاوکارێکی شەبێ بۆ دادگا واوا شەکات کە ئەو کەسی تاوانەکەی ئەنجام داوە بە سزای خۆی بگات. دادگاکانیش بەڕاستی ئەوانیش وەکو باسم کرد ئەوانش بە پێی یاسا و بنەما و بەڵگەکان کار ئەکەن. لە حاڵەتێکا کە بەڵگە نەبێت ئەوان تەنها ناچارن بەوەی کە دۆسیەکە دابخەن بەهۆی نەبوونی بەڵگەوە، بەڵام ئەوانیش وەکو باسم کرد وەکو لایەنێکی بەرپرس لایەنێکی پەیوەندیدار ئەرکی سەرشانیان ئەوەیە کە لە دۆسیەکە کاتێک کە بکوژەکە گیراوە کە تاوانبارەکە وجودی هەیە خێراتر ئەم دۆسیە ئیشی لەسەر بکەن. بەڵام بەڕاستی وەکو باسم کرد لەبەرەوەی دۆسیەکی زۆر لە ناو دادگاکانە هەیە ناتوانن حەقی تەواو بە هەموو دۆسیەکان بن. بۆ ئێمە داوای ئەومان کردووە کە دادگایەکی تایبەت هەبێت تەنها ئیشی بینینی ئەو دۆسیانە بێ کە ژنان تایە قوربانین بۆی بە ئاسانترین شێوە دۆسیەکان یەکلایی بێتەوە. وەکو کەسێکی یاسایی ناتوانم باس لەوە بکەم کە دادگا عەدالەت نییە یاخود دادگاکان بە چاوێکی کەمترەوە سێری دۆسیەکانی ژنانەکان، بەڵام ئەکەوێتە سەرەوەی کە وەکو باسم کرد دادگا بە بەڵگە و بە دۆکۆمنت بڕیارەیە. زۆر جار بەهۆی نەبوونی بەڵگەوە دادگا ناچار بووە کە چەندێک باوەڕشی بەوە هەبێت کە ئەم کەسە ئەم تاوانی ئەنجام داوە، بەڵام لەسەر ئەساسی هەست و شعور ناتوانێت ئەم سزایە بسەرپێنێ، پێویستی بە بەڵگەیە.
بەڵام زۆربەی جاریش هەبوونی بەڵگەکان یاخود دۆسیەکان ببێتە هۆی سزادانی تاوانبار بە بەرزترین سزا لە هەرێمی کوردستانە کە لە سێدارەدانە، بەڵام سێدارەدان لە هەرێمی کوردستانە و کۆزانین جێبەجێ ناکرێ، بۆی ئەبێ بە سزایەکی هەتاهەتایی. بەڵام هەنێک کەس پێی وایە کە سزای هەتاهەتایی کەمە بۆ کەسێک کە تاوانێکی کوشتن ئەنجامەیە، بەڵام ئێمە کاتێک کە باس لە مافی مرۆڤ و ڕەوشی مافی مرۆڤەکەین لە هەرێمی کوردستانە، بەڕاستی مانەوەی تەنها ڕۆژێک لە زیندانە کەم نییە و نەک ئەوەی کە هەتاهەتای ژیانی لە ناو زیندانە بەرێتە سەر. ساڵەکانی پێشوە کۆمەڵێک عەفوی عام هەبوو لەسەرەوەی کە ئەگەر ڕێککەوتن هەبوو، ئەگەر سوڵحی لە نێوان دوولایەنەکە هەبێت شمولیەکە، بەڵام لە ئێستاە لە دواهەمین عەفوی عامە کە لە 2007 دەرچوێش بە هەوڵی ڕێکخراوەکانی ژنان و داکۆکیکردنی ئێمە لەسەرەوە بابەتە ئەوە بوو ئەگەر عەفوی عامیش دەرچێت ئەو کەسانی کە ژن ئەکوژرێت شمولیان نەکات، ئیتر بە هەر پاساوێک بێ ئایا پاساوی شەرف بە هەر پاساوێکی تر بووە، لە ئێستا ئەو عەفو عامە شمولیان ناکات. ئامارێکی تاوام لە بەردەستانیە لە بەرەوەی ساڵانە لە کۆتایی ساڵە ئامارەکان ڕائەگەیەنرێ، بەڵام بەڕاستی هیچ بەرەو پێشچوونێک نابینم لەوەی کە بڵێم کێشەکان کەمی کردووە یان حاڵەتەکانی کوشتن کەمی کردووە، بەڵکو بەداخەوە وەکو هەموو ئەو ساڵانی پێشووتر کە باسمان کردووە و وەزعی ژنان لە خراپیایە و بارودۆخیان لە ئاستێکی باشانیە بە هەمان شێوەیەوە لە بەرامبەریشە حکوومەت هیچ پلانێک و استراتیژیکی ڕوونی نییە بۆی کە چۆن هەوڵ باد ئەم کێشانە کەم کاتەوە، چونکە بەردەوام لەگەڵ خراپی باریدارایی و کۆمەڵێک کێشەی تر لە ناو کۆمەڵگایە ئەمە واکات کە هەنێک کێشەی تر کە پەیوەندی بە خێزان و بەژنەوە هەیە پشتگوێخرێ. یەکێک لەو کارانێکی ئاکرێ زیاتر بڵاوکردنەوەی هۆشیاری یاساییە و هەبوونی پلانێکی استراتیژی و دانانی میزانیەکی تایبەت بۆ چارەسەرکردنی کێشەکانی ژنان لە هەرێمی کوردستانە، چونکە تەنها چارەسەرکردنی کێشەکان بە قسە و بە دروشم و بە وتار نابێ، بەڵکو ئەبێت میزانیەک هەبێت بۆ ڕەوتی لێکۆڵینەوە بۆ بە دوواداچوون بۆ گرتنی ئەو تاوانبارانی کە ئەو تاوانانە ئەنجامێن بەرامبەر بەژنان.